بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی. مێژووی دروستبوونی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی دەگەڕێتەوە بۆ ڕۆژی 11 ساڵی 1999 کە بۆ یەکەم جار وەک هۆبەیەک لە ناو بەڕێوەبەرەتی یاسایشی گشتی دامەزرا بە ناوی هۆبەی کاروباری پاسپۆرت و مانەوە. لە بەرواری 5/12/1999 دوای دروستکردنی بنکە سنووریەکانی، هۆبەی کاروباری پاسپۆرت و مانەوە کرایە بەڕێوەبەرێتیەک لە ناو ئاسایشی گشتی لە ژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێوەبەری گشتی ئاسایشدا. بەڵام لە ڕێکەوتی 4/3/2002 ئەو بە 6 فراوان بوو. کرایە بەڕێوەبەرەتیەک سەر بە ئاسایشی گشتی بە ناوی بەڕێوەبەرەتی پاسپۆرت و مانەوەی سلێمانی. لە ڕێکەوتی 11 ساڵی 2006 بەڕێوەبەرەتی پاسپۆرت و مانەوە لە سەر میلاکی ئاسایش گوازرایەوە سەر میلاکی بەڕێوەبەرەتی گشتی سەفەر و ڕەگەزنامە و دواتر لە سەرجەم پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستاندا ئەو دوو بەڕێوەبەرەتیە لە یەکتر جیا بوونەوە و کرانە دوو بەڕێوەبەرەتی سربەخۆ. پاشان بە فەرمانێکی ڕەگەزنامەی گشتی هەرێم لە ڕێکەوتی 7/6/2015 عەمیدی مافپەروەر سالار عەبدوڵڵا محەممەد عەلی کرایە بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی. ئێستا بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای سلێمانی سەر بە بەڕێوەبەرەتی گشتی ڕەگەزنامەی هەرێمە. ئەم بەڕێوەبەرەتیە پێکهاتووە لە دوو نووسینگە، ئەوانیش نووسینگەی پاسپۆرتی سلێمانی 1 لەگەڵ نووسینگەی پاسپۆرتی سلێمانی 2 گەرمیان. ئەم نووسینگەیە تایبەتە بە سنووری ئیداری گەرمیان کە ئێستا پێکهاتووە لە قەزاکانی ئیداری گەرمیان، کەلار، کفری، چەمچەماڵ، دەربەندیخان، بەشێک لە خانەقین و هەندێک لە قەزا و ناحیەکانی ناوچەی شارە زۆر. ئەم نووسینگەیە دەکەوێتە قەزای کەلارەوە. لەلایەن مقەدەم فازڵ عەباس ئەڵماز بەڕێوەچێت. ئەم نووسینگەیە تایبەتە بە ڕایکردنی کاروباری پاسپۆرت بۆ هاوڵاتیانی سنووری ئیدارەی گەرمیان. دوای گەشتنی ئامێری چاپکردنی پاسپۆرت لە گەرمیان و دابینکردنی کەلوپەل و پێداویستیەکانی نووسینگەکە لەلایەن ئیدارەی گەرمیانەوە، یەکەم تێستی ئامێرەکانی بەسەرکەوتووی کرا. کردنەوەی ئەم نووسینگەیەش بە یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی حکوومەتی هەرێمدانرێت لەو ناوچەیە. لەو ڕێگەیەوە دەتوانرێت خزمەتێکی بێوێنە پێشکەش بە هاوڵاتیانی سنوورەکە بکرێت. وەک هەنگاوی سەرەتا بە بڕی 170 ملیۆن دینار چەندین کەرەستە و کەلوپەلیان بۆ نووسینگەکە دابین کردووە. بە شێوەیەکی ئەزمۆنی لە ڕۆژی 28/4/2012 کارکردن لە نووسینگەی پاسپۆرتی سلێمانی 2 گەرمیان دەستی پێکرد. ئێستا نووسینگەکە لە بینای بەڕێوەبەرەتی بەکارخستن و ڕاهێنانی پیشەیی گەرمیاندایە. بەڵام لە ئایندەدا بینای تایبەتی بۆ دروست دەکەن و بۆ ئەم مەبەستەش زەوی بۆ تەرخان کراوە. ڕۆژی 5/2012 لە مەراسیمێکی بەرفراواندا بە شێوەیەکی فەرمی ئەم نووسینگەیە کرایەوە. جۆری پاسپۆرتی دەرچوو لەم بەڕێوەبەرەتیە لە سەرەتای دروست بوونیەوە. بەڵگەنامەی ئادی کارت بەڵگەنامەیەکە بۆ مەبەستی سەفەر بەکار دەهێنرا لەو کاتەدا. پاسپۆرتی جۆری S ئەم پاسپۆرتە لە سەردەمی ئەنجومەنی حکوم چاپ کراوە. پاسپۆرتێک بوو کە بەدەست پڕ دەکرایەوە، دەتوانرا خێزان و منداڵی بکرێتە سەر. لەبەرەوەی ساختەکردنی ئاسان بوو، پاسپۆرتی جۆری G دەرچوو. پاسپۆرتی جۆری G پاسپۆرتی جۆری G ئالی ئەلکترۆنی بە ئامێر پڕکراوەتەوە. پاسپۆرتێکی تاکە کەسیە و دواتر گۆڕا بۆ پاسپۆرتی جۆری A. پاسپۆرتی جۆری A ئەم جۆرە پاسپۆرتێکی ئەلکترۆنیە و هەر سێ زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی لەسرە. لە ئێستادا دەدرێت بە هاوڵاتیان. لە ڕووی بەکارهێنانەوە لە ئێستادا پاسپۆرتی دیبلۆماسی، پاسپۆرتی خزمەت، پاسپۆرتی ئاسایی بوونی هەیە. جۆری ئەو بەڵگەنامانەی کە دەرچوون لەم بەڕێوەبەرەتیە لە سەرەتای دروستبوونی پاسپۆرتەوە. بەڵگەنامەی سەفەری کاتی لە کاتی دەسەڵاتی هاوپەیمانی کاتی عێراقدا دراوە بە هاوڵاتیان. پاسپۆرتی حەج و عەمرە دەرچووی ساڵی 2004. پاسپۆرتی جۆری S
ساڵی 2004 درا بە هاوڵاتیان. پاسپۆرتی جی ساڵی 2005 چاپ کرا و ساڵی 2006 دراوە بە هاوڵاتیان. پاسپۆرتی ئەی لە ساڵی 2009 چاپ کراوە، لە ساڵی 2010 دراوە بە هاوڵاتیان.